سڵاو دایکان و باوکانی بەڕێسەر وەک دەزانین تاقیکردنەوەکانی وەرز یەکەم نزیک بۆتەوە چەند ڕێنماییەکی گرنگ هەیە پێویستە پەیڕەویان بکەین کە لە چەند خاڵێکدا کۆ دەبێتەوە. یەکەم دابینکردنی کەشێکی ئارامی و ئاسوودەی بۆ قوتابیان. دووەم گرنگیدان بە کات بەگشتی و کاتی ژەمەخۆراکی قوتابیان و کاتی خەوتنی قوتابیەکانمان بە تایبەتی. سێم سەردانیکردن کەم بێتەوە هەموومان سەرقاڵ بین بە قوتابیەکانمانەوە. چوارەم گرنگیدان بەلایەنی دەرونی قوتابیان و ئارامی و بیر و هۆشی قوتابیان و دوورکەوتنەوە لە دروستکردنی کێشەی خێزانی و تووڕەوی و شڵەژانی دەرونی. پێنجەم دابینکردنی پێداویستیەکانی تاقیکردنەوە و دڵنیابوون لە پێبوونی ئەو پێداویستیانە بۆ ئەوەی لە هۆڵی تاقیکردنەوە لە هاوڕێکانی داوا نەکات. شەشەم گرنگدان بە پاک و خاوێنی قوتابی و یەکپۆشی لە کاتی هاتنی بۆ قوتابخانە. حوتەم بە زمانێکی شیرین و گفتوگۆی هێمنانە پێیان بڵێن ئەم چەند ڕۆژە واز لە یاریکردن و مۆبایل بهێنێت تاوەکو دوای تاقیکردنەوە. نوێم ڕۆژانە قوتابیەکانە تاقیکردنەوەکان دەگەڕێنەوە پێویستە هەن بدرێن و بۆ سەحیکردن بۆ تاقیکردنەوەکان ڕۆژی داهاتوونەوەکو سەرزەنشت بکرێن کە بۆچی لە تاقیکردنەوەکانی ئەمڕۆ بە باشی وەڵامی نەداوەتەوە تاوەکو کاریگەری نەبێت لەسەر تاقیکردنەوەکانی ڕۆژانی داهاتوو. دێم ڕوونکردنەوە بدرێت بە قوتابیەکانمان کە خوێندن پێویستی ژیانی هەمووانە نەوەکو ئەرکێکە تەنها لەبەر دایک و باوکی دەخوێنێت و دەرچوونواتە ڕازیکردنی ئەوان. یازدەم هاندانی قوتابی بە هەوڵدان و کۆششکردنی بەردەوام بە هاندانی معنەوی زیاتر. هیوادارم بە هەمووان هەوڵ بدەین قوتابیەکانمان نمرەیەکی باش بەدەست بهێن و سەرکەوتوو بن و بە هیوای سوود.